جەزۆربەی سێکتەرەکانی گشتتاڵ. ئەمە ئەمە 50,000 ئەوە 600. کارهای سم باشی، بس باشی، خوش باشی، معلول باشی. بە خێراتنی هەموو لایەکتانەکەین و پشتیوانی ئەم پرۆژانە ئەەکەین. پێمان وایە ئەو بەرهەم و کاڵایانی کە ئێمە هەمانە بە تایبەتی بەرهەمە کشت و کاڵیەکانمان ئەگەر نەتوانین بە شێوازێکی باش و زانستیانە و بە تەکنۆلۆژیای تازە و بە سیاسەتێکی بەرهەمێنان و خۆراکی شیا و پیشەسازیەکی لەبار کاریان لەسەر بکەین وەکو ساڵانی ڕابردوو نە دەرفەتی چاندن دروستەکەین نە پەرەپێدان دروستە بێ و نە ئەتوانین بیان پارێزین و بازاڕی بۆ بکەین و کاڵاکانمان بچنە ناو بازاڕە نێودەوڵەتیەکانەوە. ئەم شوێنە ژوانێکە بۆ بێگەیشتن و دروستکردنی پرد و پەیوەندی لەگەڵ بازاڕە نێودەوڵەتیەکانە و لە هەمان کادا پیشاندانی کاڵاکانی خۆمان بۆی کە لێرەش بتوانین بازاری نێودەوڵەتیش بێنینە ناو شارەکەی خۆمان و پارێزگا و نیشتیمان و وڵاتەکەی خۆمانەوە. بۆیە ئومێد دەکەم هەوڵ و هەنگاوەکانی هەمووتان تەواوکەری ئەو بەرنامەیە بێ کە بتوانین بژانەوەیەک لەسەر بنەمایەکی ڕاست دروست بکەین، بتوانین کەستێمانی لە بواری پیشەسازی بە تایبەتی لە بواری کەرەستە بیناسازیەکانە لە سەدا 32 پیشەسازی عێراقی لێیە بە هەمان شێوە هەوڵ بین زۆربەی کارگەکانی دروستکردنی خۆراک لە قوتونانی خۆراک هەڵگرتنی خۆراک بێنینە ئێرەوە. بە بەشداریکردنی 105 کۆمپانیا لە بوارەکانی کشت و کاڵ و پیشەسازی خۆراک و هەموو تایبەتمەندیەکانی کە پەیوەندی هەیە بە کشت و کاڵەوە. لە وڵاتە عەرەبیەکان ڕێژەی زۆرترین بەشدارکردنیان هەیە، پشکی شێر بەر وڵاتی ئێران ئەکەوێت، هەروەها چەند کۆمپانیایشی بیانی وەکو وڵاتانی کەنەدا، ئەمریکا، فەڕەنسا و ئەڵمانیا و پۆڵەندا. پێشەنگەکە ئێمە دوو مەبەستی سەرەکی هەیە. یەکەم ناساندنی کۆمپانیا ناوخۆیەکان بە تازەترین تەکنۆلۆژیەکانی بواری کشت و کاڵ و پیشەسازی خۆراک و هەروەها دەرخستنی توانای ناوخۆیی بۆ ئەوەی کەەوە بەرهێنانی تیا بکرێت لە بواری کشت و کاڵ و پیشەسازی خۆراکە. نمایشکارەکانی ئێمە هاتوون خۆیان ئەرزەکەن بڵێ ناوخۆیەکان مایشی خۆیان ئەەکەن کە ئەم توانایانەمان هەیە لە بواری ناوخۆیە چ بۆمی کشت و کاڵ بێ چ لە قوتونان و پیشەسازی خۆراکی بێ. ئێمە کارگی ڕاستان کە سەر بە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجین بە زەیتی زەیتونی ئەکسترا ڤێرژن بەشداریمان کردو لەم فستیڤالەیە. دەستخۆشی مێ بۆ ڕێخەری ئەم فستیڤالانە کە گرنگی بە بەرهەمی ناوخۆیی ئێن پێم باشترە کە حکوومەتی هەرێم لای بکاتەوە لە ناوخۆی وڵات کە ئەو کۆمپانیانە ئەو بەرهەمانی کە لە ناوخۆیان بەرهەم ئێنرێ دەعمیان بکە، ڕێگری لە دەرەوە بکە بۆ بەرهەمە دەرەکیانە کە کەمترین ڕێژە بێتە ناوخۆ و گرنگی بە بەرهەمی ناوخۆیی بدرێت. ئەم پێشانگایانە خۆی دەرخستنی بەرهەمی ناوخۆییە، هەتا وەکۆم پێشانگانە زیاتر بێ هاوڵاتیان زیاتر ئەزانن بە بەرهەمە ناوخۆیەکان و گرنگی زیاتری پێ ئەیان و بەکاری ئەهێنن. بایکۆتکردنی بەرهەمی دەرەکی لە ئێستاە کاریگەریکی زۆری هەبووە لەسەر بەرهەمی ناوخۆیی، بژانەوەیکی باشتی بەخۆیەوە بینیوە.